بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوڕێیانم پێشکەشتە. خۆشەویستان، هەروە کە ئاگادارن لە ماوەی 5 مانگ و نیوی ڕابردوودا بەهۆی ئەو هەلومەرجەی کە لە ئێران هاتە پێش و بەهۆی شۆڕشی ژینا بەرنامەی تەندروستیمان تووشی وەستان بوو، وەقفەیەک بوو و دیسانەوە هاتوینێتەوە خزمەتان. دیارە لەو ماوە بەهۆی ئەوەی کە بەرنامەکان زۆرتر پەخشی تەلەڤیزیۆن بوو، تەعقیبی ڕوویدادەکان و تەفسیری خەبەرەکان بوو، لە ئەسڵم واقعاً مەجالێک بۆ ئێمە ناما کە بەرنامەیەکی تەندروستی پێشکەشتان بکەین. هەر لەو ماوەیشەدا دوو جار لە ناوەڕاستی بەرنامەکانی تەندروستیە، جارێک لە بەشی کوردی، جارێک لە بەشی فارسیە، ئەو کاتێک کە تونند و تیژیەکان لەلایەن دەسەڵاتەوە گەیشتووە لووتکە، چەند ڕێنوینێکی تەندروستی بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەو مشکڵاتەوە و ئاسیبانەی کە لەلایەن هێزەکان و تووشی خەڵکەوێ بڵاومان کردەوە. هەروەکەوەی کە چۆنیەتی بەرەنگاربوونەوە لەگەڵ گازی ئەشکاوەر، ئەگەر کەسێک تووشی شکاوی بێ، کەسێک تووشی لە جێچوونی ئێسکەکانی بێت یا زەخم و برین، ئەوانە بەهۆی ئەوەیش کە مەجالەکە کەم بوو، بەرنامەکە نەمانەتوانی زۆرتر پەرەی پێ بدەین، مختصر تۆزەحاتێکماندا تا ئەو جێگەیشە هەڵگەڕاوێتەوە لەو ڕێگەگەر ارتباتیە و داوای بازی دەستور عملگەریان کردبوو، هەر لەو ڕێگەگەرەوە ئێمە جوابمان داوە. بەڵام بەهۆی ئەوەی کە نە ئەو شۆڕشە ئەخەوێتەوە و نە جمهوری ئیسلامی لە ماهیەتی تونند و تیژیەکەی کەمەوێتەوە، ئەومان بە کە ئێمە بتوانین لە بەرنامەی تەندروستیە هەر یەک لەو مەوزوعاتە لە یەک دوو بەرنامە بە باستر، بە شێوەیەکی باستر و مفەسەڵتر بینە بەر بەڕەسی و زانین بۆ بەرەنگاربوونەوە ئەبێ چی بکەین. بۆ یەکەم بەشی ئەم بەرنامەگەرەکە دروستمان کردو بۆ ئەم کاتە گاز فرمێسک ڕێژەکانە و چۆنیەتی بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەوانە. دیارە یەکەم ئیقدامێک کە هێزە سەرکوتگەرەکان ئەیکەن لە شۆڕشکەر خیابانیە لە تظاهراتگەرە، ئەوەیە کەڵک وەرەگرن لەو گازە فرمێسک ڕێژگەرە. لە ئەسڵە ئەگەر بۆ گازە فرمێسک ڕێژەکانیش تەوزیحی بدەین، ئەمانە لە ئەسڵە گاز نین، پودرن، پودرگەرێکن کە لە کاتی عمەڵە، هەم لە کاتی دروستکردن یانە هەم لە کاتی ئەوەی کە ئەگەیتە ئاستانەی ئەوەی کە تووشی عملکردن بێت بە شێوەیەکی فشوردە ئازا دەبێت. بەڵام بەهۆی ئەوەی کە بەناو گازی فرمێسک ڕێژ گاز ئەشکاوەر ئەناسرێت، ئێمەش سایەکەین لە ئیسلاحەر استفادەکەین لە ئیسلاحێتر وەکو پودری ئەشکاوەر یا پودری فرمێسک ڕێژ ئشارە ناکەین. هەروەکە ئەرزخەمەتانم کرد ئەمە گاز نییە، پودرەکە، بەڵام لە تواو زوانەکانە وەکو گازی ئەشکاوەر ئەمە ناوی لێ ئەبردرێت. خەتەراتێکیش ئایا خەتەراتێکی هەیە، خەتەراتی گیانی تا ئەو جێگەیە کە بۆ گازە فرمێسک ڕێژەکان کە فرموڵی خاص خۆی هەست بە CS ئەناسرێت، خەتەراتێکی هەیە. بەڵام ئەو خەتەراتە شاید بە نسبەت بەداخەوە جۆری تریش دروست بوو بە کە سپرەی بیباری پێڵێن، ئەوە لە ساڵەکانی 1990 بەدواوە هاتە ناو بازار و کەوتە دەست پلیس. مشکلاتی کە ئەو هەیەی زۆرتر ئەتوانێت بێت لە گازی فرمێسک ڕێژ، بەڵام گازی فرمێسک ڕێژیش خۆی ئەتوانێت ئەو کەسانەی کە زەمینەیان هەیە مستعدن بۆ ئەوەی کە تووشی خەتەراتێکی قورستر بن، ئەتوانێت تووشی خەتەریانکە. بۆ نمونە لە 25 ئابانی ساڵی 98 لە شاری سنە، خانمێکی 38 ساڵە بە ناو زیبای خۆشگەوار بەشداریش نەبوو لەو تظاهراتە، بە شێوەیەکی جانبی لای تظاهراتەکە بوو، تووشی ئەو گازی ئەشکاوەرە بوو. دوای 4 ڕۆژ بەهۆی ئەسەراتێک ئەو گاز ئەشکاوەرە لەسەر ئەو داینا لە بیمارستانی گریاشانی شاری سنە گیانی بەخت کرد. یا ئەو قاپۆرە فیشەکانەی کە بۆ دروستکردن و بەکارهێنانی
ئەو گازە فرمێسکڕێژانە بەکاری تێرن دیارە قاپۆرەکان کەمێک گەورەترن وەک لە چەکگەرێکیش کە ئەبێت هەم سرعت بدا بە فیشەکەکە و هەم ئەوەی کە بتوانێت بجار لە سرعتەکە وەزنێکی سنگتریشی هەیە ئەو قاپۆرە فیشەگەریژە خۆی ئەتوانێت تووشی مشکلاتێک بێت بۆ نمونە لە ئۆکتۆبری 2009 لە شاری بەغدادا ئەگەر خۆی وێنەکەی زۆر وحشت ناکە بۆ ئەو نیشاندان ناوێت یەکێک لەو کەسانێکە تەزاهرات و جوانێ بوو ئەو قاپۆرە فیشۆکە لە ناو مێشکێ لە ناو جمجمەیە گیری کرد بەداخەویش گیانی بەخت کرد ئەوە یەکە ئەتوانێت خەتەراتێکی بێت دیارە بۆ مناڵان خەتەراتی هەیە بۆ ژنانێک کە دووگیان من ئەتوانێت تووشی خەتەراتی بێت بەڵام خەتەراتەکە گیانی نییە یا بۆ ئەوانەی کە بە ساڵات چوون یا ئەوانەی کە نەخۆشینگەرێکی پیشزەمینەیان هەیە وەکو نەخۆشینگەر ئاسم هەناسەتونی نەخۆشینگەر دڵ ئەوانە ئەتوانێت خەتەرساز بێت ئەم گازە ئەم شێوەی پودریە ئەم فرموڵەکە هەیە بۆ یەکەم جار لە جەنگ جیهانی یەکەمە ئیستفادە کراوە دوای جەنگی جیهانی یەکەم دریا بەرباس و لێکۆڵینەوە کە ئەبێ قەدەغە بکرێت و لە ناو جەنگەرە بەکار نەبرگێت بەڵام دوو کەسی ئامریکایی لە ساڵی 1920 ئەوان دانیشتن تاقیقاتی تریان کرد ئەم فرموڵە تازە کە دوایەوەش چەند فرموڵی تر بەدەسات ئەم گازە فرمێسکڕێژیانە بەدەساور و پلیسی ئامریکا بە دەستوری ئەرتش لە ساڵی 1959 ئەرتش ئەو دەستوریەدا کە ئەو گازە بەلای خۆیانەوە گازێکی بێخەتەرە و ئەتوانێت بەکار بهێنرێت دوومی شتێکیش کە من ئەتوانم عەرز خەمەتانیکەم لە ساڵی 1993 لە ژنێڤە جلسەی گیریا تواو دەوڵەتگەر داوت کران و بەکارهێنانی ئەم گازگەریانە گازگی فرمێسکرێر لە شەڕەکانە لە بین دەوڵەتەکانە قەدەغەن کرد دیارە بەجیا لە چوار دەوڵەت ئیسرائیل مسر کورەی شماڵی و سوودان جنوبی باقی دەوڵەتەکان قبولیان کرد سیاسەتی ئەو دەوڵەتانە ئاوایە کە بۆ شەڕگەر بین خۆیان ئەم گازیانە قەدەغەن کردووە بەڵام بۆ سەرکوت و سەرکوبی ئەو خەڵکەی کە هانە سەرشەقامە تێنە سەرشەقام داوای حەق و مافی خۆیانەکەن بۆ ئەوان ئەمەیانە قەدەغەن نەکردووە ئەوەی بینە سەر ئەو گازە ئەشکاوەرەکان ئەم گاز ئەشکاوەرانە یا گاز فرمێسکڕێژە ئەسەراتەکەی لەکوێوە هەیە چه ئەسەراتێکی هەیە لە تەسیراتی لەسەر چه ئەندامگەرەی لە لەش هەیە لەسەر سێ بەش لە لەش زۆر تەسیر دووهەمی پێسە سێومیشی دەستگای هەناویە دەستگای هەناسەس یا دەستگای تەنەفوسیە کە لەسەر ئەم سێ بەشە زۆرترین تەسیراتی خۆی دائەنێت دیارە جیا لەو هۆکارانە ئەتوانێت کەموزیایش بێت یعنی ئەو تەسیراتە کەموزیا بێت خۆی نیشان بات ئەویش تەسیراتەکەی لەوە وەرەگرێ ئایا ئەو شوێنە شوێنێکی بەسراوە یا شوێنێکی بازە ئەو کەسە چه میزان چه ئەنازێک لەو گازە بەری کەوتووە یا دووری و نزیکی بەو جێگەوە ئەو قاپۆرە داکەوتوە خەریکە پودر گازەکە پەخشەکاتەوە هەرچێت لەوە دوورتر بیت دیارە ئەسراتەکەی کەمترە هەرچی نزیکتریش بیت ئەسەراتەکەی ئەتوانێت زۆرتر خۆی نیشان بات هەروەش کە شارم کرد کە ئەوانەی کە نەخۆشینگەری زەمینەیان هەیە دیارە لەسەر ئەوانش تەسیراتی خۆی دائەنێت ئەوانەی کە تووشی ئەو علایما بن دیارە یەکەم علایمی مشترێکە کە بە ئیسلاح ئێژنت لە تواو دنیا ئەوانەی کە شۆڕشگەرگەر سەر شەقام تەجروبەیان کردووە دیارە لەسەر چاوە ئەگەر بڕینە سەر ئەوەی کە ئەسڵی ترین علایمی کە ئەوە ئاو لە چاوتێت هەر بوو ناویشە ناونراوەکە فرمێسکڕێژ بەڵام جیا لەوە ئازارێکە کە لە چاوە دروستیەکات ئەو ئازارە کاتێ دروستە بێت ئەوێتە هۆی ئەوەی کە
چاو بە شێوەیەکی غیر ئەرادی ببەسرێت ئەوەی کە لە اختیاری خۆیان نییە چونکە ئازارێکی پێگەیشتووە. دوای ئەوە خورانە، ئەو کەسە هەست بە خورانەکە لە چاوی تووشی خورانە بێت، دوای تووشی کزاندن یا سوزشە بێت، ئەتوانێت لێڵی بینین دروستکات، کوێری بەڵام کوێرێکی دایمینە موقت چەند لەحزەی بۆ کەسە دروستکات. لە نهایەتیش ئەتوانێت سوتاوی کە بە شێوەیەکی شیمیایی بێت کە ئەوانە ئەتوانێت لە هۆکارەکانی بکەوت تەسیراتە بیبێ لەسەر چاوەدایانیاوێ. دیارە لەسەر دەستگای هەناسە ئەتوانێت وەکو حاڵەتی خەفەگی دەستبا بەو کەسە، ئەو کەسە تووشی ئەوە بێت کە ئەحساسی کزە لە ناو دەم لە ناو لووت و لە قوڕگی ئاکات. ئەو ئەحساسە لە ئەو سێ بەشە دەم و لووت و قوڕکە هەستی پێکات. لە هەناسەدانە تووشی مشکل ئەبێت، هەناسە تونە بێت، ئەتوانێت دەستکاگەر خواردتریشە و دەستکاگەر گەوارشیش توش کات، ئەو کەسە تووشی حاڵەتی هێڵنج لێدان یا ڕەشانەوە بێت. مۆردێکی نادریش زۆر کەمە ئەو کەسە ئەتوانێت کە مەسمومیەتەکەی شەدیدە ئەتوانێت تووشی ئیسهاڵ یا سکچوونی بکە. لەسەر پێسیش ئازاری هەیە، ئەو کەسە لەسەر پێسە کزەی هەیە ئەکزنێتەوە، هەم خورانە هەم کزە و هەم ئەوەی کە ئەتوانێت بلۆقیش دروست کات بۆ کەسێکە پێسی فرە حساس بێ یا ناڕاحەتیگەرێکی پێسی پێشتری بێت، ئەتوانێت ئەو مشکلاتە بۆ ئەویش بێرێتە پێشەوە. ئەو ئەسەراتەیە کە یەک دانە گازی فرمێسڕێژ ئەتوانی بیبێت. بەڵام چەکردن بەبێت چی بکەین بۆ ئەوەی کە ئەگەر تووشی ئەو وەزع بووین چۆن بەرگری بکەین لە خۆمان. بەڕاستی هیچ زد یا دژەتەن یا پاتەنێ بۆ گازی فرمێسڕێژ دروست نەبووە. بۆ مثال ئەگەر بۆ بۆمگەر شیمیایی ئادرناڵین هەیە کە لەو لەحزەگەرە بێژن تەزریقی کردێت کە لە حاڵ بۆ مارەنگەر شیمیاییە، بەڵام بۆ گازی ئەشکاوەر هیچ دژەتەنێک دروست نەبووە کە بە فەرز ئەگەر کەسێک تووشی بوو بە سەریعترین شتەوە زدی بێت زوو خونسای بکاتەوە. بۆ ئەوەیشە کە ئەبێت ئەو ڕەوشگەرە بەکاربووین کە من لێرە عەرز خەمەتان یەکەم. بەڕاستی دەوڵەتەکان بەهۆی ئەو سیاسەتەی کە هەیەە هیچ کاتێ مشتاق نین، مایل نین ئەوەی کە ئەو خەڵکە بزانن کە ڕێگەر بەرەنگار بوونەوە یا خونساکردنی گازی ئەشکاوەر یا گاز فرمێسڕێژ لە چه ڕەوشگەر و چه شێوەگەرێک هەیە، مەگەر کەسانێک کە خۆیان ناو ئەو تەزاهوراتە بوێتن، ناو ئەو شۆڕشگەرە بوێتن، بە شێوەیەک لە شێوەکان تەجروبەیان کردوێت و ئەو تەجروبەیشە بن لە اختیاریە. من لێرە بە هۆی ئەوەی کە بازی شت باوە من یەک بە یەکیان باسەکەم کە تا چه حدێک دروستە تا چه حدێکی دروست نییە. لە ئامریکا دوو کەس بە ناوی سابا و ئۆدنێر، ئەوان چۆن یەکێکیان پەرستارە یەکێکیان دوکترە و زۆربەی پای سابتی زۆربەی تظاهراتەکان لە دژی سیاسەتەکانی ئامریکا بوون، تەجروبات خۆیان متاوعات خۆیانیان نووسیوە و ئێرایان داوە. بۆ ئاگاداری بینەرانیش ئەوە ئەگەن کە سابا و ئۆدنێر ناو واقعی ئەو دوو کەسە نییە، ناوگەرێکی مستعارن کە بۆ یارمەتیدان بۆ کەسانێک کە ئەچنە تظاهراتەکان ئەو تەجروبیات ئەو نەزەرات ئەو تاقیقات خۆیانیانە نووسیوە کە من لێرە عەرزی خەمەتی ئێوە یەکەم. سابا و ئۆدنێر دیارە لە یەک دوو مۆردیشە کەمێ اختلافیان هەیە بۆ چۆنیەتی بەرگریکردن. ئۆدنێر زیاتر زاڵە نەزەریاتەکانی کە لە ناو تەزاهراتەکانت چۆن زاڵ بن بەسەر گازی ئەشکاوەرە، بەڵام لە کولە وایە یەکێکی ئێژێ بەرگریکردن لە تەماس، ئەو تەماسە یا کۆنتاکتە چییە؟ ئەوان ئەڵێن کە وەختی چاو تووشی ئەو ئازارە ئەوێت فرمێک سێتە خوارە و بێ اختیار
چاو ئەبەسێ ئەو کەسە دەستی ئەبات بۆ چاوی کە چاوگەری پاکۆکاتەوە ئەڵێ کارێکی زۆر زۆر ئیشتبایە چۆن هەر ئەوە نییە کە ئەو پودرە چووەتە ناو چاو لەسەر جل لەسەر دەست لەسەر پێس ئەوانە دائنیشێت بۆ حرەکەتە ئێمە زیاتر ئەو مەوادە ئەوەینەوە بۆ ناو چاوی خۆمان ئەوەی ئەبێ کە ئەڵێ کە لەو حاڵەتە ئەگەر کەسێک تووشی ئەوەی بوو کە فرمیسک لە چاوەکانی هات گاز ئەشکاوەر بەری کەوت ئەبێت تەماسەکەی لەبین وە تەماسی دەست لەگەڵ چاویە لەبین بوات دوایە دیارە لای ئەوانە شرایطەکە جۆرەیەکترە خۆیان کاتێکە ئەڕۆن سیستم پلیسەکان خۆیان ئەناسنەوە ئەڵێن عینەک باشە حتا ئەگەر عینەکی مەلەکردنیش بێت دروستە لێڵە بینێت ئەو کەسە بەڵام تاثیراتەکەی ئەبینێت کە ئەوەی کە شێوەی تاکتیگەر تزاوراتگر خیابانی شاید لە وڵاتی دەک وڵاتی ترە زۆر فەرقی بێت ئەوە شاید بۆ عینەکی مەلەد بۆ هەموو کەسی دەست نەدا بەڵام بۆ جلپۆشین ئەوان ئەڵین بۆ جلپۆشین جارە جلەیەک هەڵبژێرە کە ئەو جلێتر ها لە نزیکی ئەوەی کە فرد بدرگێت بەکارنێت جلێکی کۆنس بەڵام ئەو جلە ئەبێت تا ئەو جێگەی ئیمکانی هەیە زۆرترین بەش لە سەحی بەدەن بپۆشنێت یانە قۆڵەکانی درێژ بێ بتوانێت دەورملەکان بەسراو بێت ئەوە جلەکەیش دەور و تاثیر خۆیە بینێت بە تایبەت لەوانەی کە توانێت تاثیر خۆی دابنێت لەسەر پێسە کە بێ کراسەکان قۆڵدار بن یا ئەوەی کە لیباسێ بێت دوایتر فڕە بدرگێ ئەڵێن ئەبێت دەسماڵیش لەگەڵ ئەو کەسانە بێت کە بەشداری تەزاهوراتەکانەکەن ئەو دەسماڵیشە وای ئەڵێت کە ئەو دەسماڵە ناوێت بە شێوەیەکی یەکدانەی بێت بە فەرز دەسماڵی یەکڕۆ بێ بە شێوەی پەد بێ پەد منزور ئەوەی کە سێ چواردانە دەسماڵ بنیتە سەر یەکە ئەو کۆفتیەکەی زەخامەتەکەی زیاتر بکەیتەوە ئەوە ئەڵێت ئەوە دەسماڵەکان ئەوێ ئەو دەسماڵگەرێک استفادە ئەگرێت ئەو دیان دەسماڵێکە چەند قۆبکردێ جا استفادە بگرێت بۆ ئەوەی بان دەمولوتەکە پۆشکێت کە ئەو مەوادە شیمیایی گاز فرمیسک ڕێژە کەمتر بڕواتە ناو دەستگای هەناسە ئەمێنێتە سەر ئەوەی کە ڕەوشگەرێک ئێرا دریاگە ئەو ڕەوشگەرە لێرە کورتە بەحسێکی لێەکەین یەکێکی ئەوەی کە ئەوەی لە ساڵی 57 شۆڕش 57 انقلاب 57 هاتەمان چۆن حکوومەتی پاشایەتیش لە گاز ئێشکاوەر لە گاز فرمیسک کەڵکی وەرگرت یەکێکی ئەوە بوو کە دووکەڵی جگەرە یا لەسەر شەقامەکانە سووتاندنی کارتۆن یاددار بۆ ئەوە دووکەڵێ دروستکە ئەو دووکەڵە ئەتوانێت تاثیرات ئەوە کەمۆکاتە واقعاً لەباری علمیە و هیچ نەتیجەیەکی موسبەت کە وایە دەستی نەداوە بەڵام ئەو کەسانەی کە چەند لە ساڵی 57 چەند لەم ئاخرین ئاخێزە کە ئاخێزی ژینا بوو ژن ژیان ئازادی بوو بە پێی تەجروبەگەر خۆیان ئەڵێن جوابەکە موسبەت بوو گەوانەی کە تووشی ئەو فرمیسک ڕێژاندنەوە هاتنە خوارەوەی ئاو لە چاوگەریانە بووگە بەکارهێنانی دووکەڵی جگەرەیان وتیان باش بووگە دوای ماوەیەکی زۆر کورتەوە چاوەڕباز بووگە بەڵام لەباری علمیە و هیچ دلیلێکی علمی نییە کە بەڵێت دووکەڵی جگەرە زدیەتی و هەروەها پێشتریش شیر ئەتوانێت زدی بێت ئودنەر خۆی ئودنەر وای شیر دروستە ئەتوانێت زەرەری نەبێ بەڵام ئەنازەی ئاو یارمەتی دەر نییە ئەنازەی ئاو کومەک ناکات نەروە ئەڵێت بۆ ئەو شوێنگەرەوە تەزاهوراتە حتمما بتریگەری ئاو لەگەڵ ئەو کەسانە بێت ئەو بتریگەریشە ئەبێت جۆرێک بێت کە بەش 4-5-6 کەس کات یعنی ئەوە نەبێت کە یەکدانە بتری شکۆلە فقط بۆ شۆردن چاو یەک نەفەر بەکاربهێنرێت دیارە لەسەر بازی شتگەرتریش ئەڵێت ئەوش ئەڵێ وانە یەکی لەوانە لە 2019 لە هۆنگ کۆنگە ئەوانەی کە تزاوراتیان نەکرد لەوێش گاز شیمیایی گاز فرمیسک ڕێژ زۆر بەکار هات
تەزاوراچیەکان وایان وت کە جۆشی شیرین تەسیری هەیە، ئودنەرێژێ بە هیچ شێوەی گوان نییە، هیچ تەسیری نییە، حتا ئەتانێت زەرەریشی بۆ چاو بێت. بۆ شیریش کە وتم خۆی وا ئەڵێ کە شیر زەرەری نییە، بەڵام هیچ قازانجێکی نییە لە ئەوەی کە گاز ئەشکاوەرە. پێشتر لە ئامریکا نەزەرێ بوو کە بۆ گاز ئەشکاوەر ئەو سرکەی سێو بوو کە سرکەی سێو ئەتوانێت زوو بە زوو ئەو تەسیراتە لە ناو بوات، بەڵام هەر زووتر پێشتر تەسیراتەکەی کە تەسیراتێکی خونساسیانە هیچ تەسیرێکی نییە هاتە دەست، و حتا ئەوەی کە شۆڕشی بوو بنەوە شۆڕش ژغال واڵی ستریت ناویان نییە، لەبێ وتیان هێرش دەکردێتە سەرمان بە هیچ شێوەیەک لە سرکەی سێو کەڵک وەرمەگرن ئەگەر گاز ئەشکاوەر بوو، یعنی ئەوانی ڕەدەو کردوێتەوە، بەڵام چی ئەمێنێتەوە؟ دوو شتی ئەمێنێتەوە، یەک ئاوێکی ئاوی سادە، دوو ئەو مەحلولە وایژن پێ سرم نمەکی لە ئێرانە بەس ناو سرم نمەکی ئەناسرێ، ئەو دوانە شاید سرۆم نمەکیەکە ئیسە لە دەسە نەوێت، دیارە لە بیمارستانەکانە هەیە یا لە مەراکزێکی دەرمانی یا کەسێک لە ماڵە بیبێت، بەڵام ئاوەکە هەیە، ئەو ئەڵێت کە ئەو ئاوە خۆی ئەتوانێت تەسیرێکی زۆری بێت لە یان لە هەموویشی باشترە. شێوەی شۆردنەکەیشی وا ئەڵێت کە ئەو کەسە ئەبێ سەری خەن بە دواوە، شێوەی شۆردنەکەیشی لە قسمت ئەو قسمەتە کە لە لای لوتۆ بەر لای گوێچکە شۆردنەکە ئەبێ بەو سەمتە بێت، ئەو مەجاری ئەشکە کە ئەو مەجاری فرمیسکیشە نییە بێژی ئەوە پڕێکلاوە هیچ تەسیرێکی نییە، فقط بۆ شۆردن سەتە چاوە کە لە قسمت داخڵی و بەرەو دەرەوە ئەبێ شۆردنەکە ئەنجام بدرگی. ئەڵێ فقط ئاو ئەگەر سرۆم نمەکیش بێت، سرۆم نمەکیش باشە، تەسیراتی خۆی هەیە. لە ئەقداماتی ترێژێ خۆی مە شەڕێکی تدارۆکاتی نییە بە تدارۆکاتێکە و چین، دیارەوە تەجروباتی هۆنکۆنگ و شتیانە وەرگتووە کە کەڵکیان کرد لە بازێ وەسایلێک، یەکێک لەوانە دەستکەشی جۆشکاری بوو، ئەڵێ ئەو دەستکەشە جۆشکاریە یەک نەفەر کە سەرگەرمەوێت کە ئەو قاپۆرە بگرێت فڕای باتەوە یا دووری خاتەوە، هاوکات سێ چواردانێتترە خەن هەر ئەو یەک نەفرات توانێت تووشی بێت، یا لە ڕەوش خاموشکردن بۆ خاموشکردن بە ئاو بوو، ئەوی شەروای وەدوتی ئەو ئاوت نییە جارێت تدارۆکاتەکەەوە نییە و گشتە ئاوە بۆ ئەو گازە خاموشکەی، ئەو حاڵەتیشە تێتە پێشەوە کە چەند نەفەر سەرگەرم ئەوە بن کە یەکدانە لەو پووکەگەرە خاموشکەن، بەڵام چەند جانێتر لەو گازگەرە تێتە ناویان بۆ تەسیراتەکەی فرەترە بێت. ئەڵێ باشترین حاڵەت ئەوەسە کە بە هەر شێوەیەکە بێت ئەوانە دوورۆخەنە یاخود دوورۆخەرە لەو وەختە کە خەریکە عمەڵەکات و دیارە چەند سانیەیەکە تا چەند دقیقەیەکە ئەوە عمەڵەکات، خۆتان دوورۆخەنەوە یا دووری بخەنەوە تا ئەوەی کە خۆتانی پێ سەرگەرم بکەن کە بە دەستکەشی جۆشکاری بەرزی بکەیتەوە فڕێ بیتەوە، یا بازی شتکرد وەک ئەو تیکە پلاستیگەرێکەیە بۆ ڕانەدیگی دایەنە ناوجاکانە ئەوانە بخەیتەبانی دوای ئاوکەیتە سەری ئەمانە، ئەوانە ئەڵێت کە ڕەدیکەنەوە. دووشت تریژی کە ئەوان ئێژن تەسیرات ئاو باشترە، ئەو شامپوی بەچە بوو، ئەم دەورەیشە دیارە بازی کلینیکگەرێ لە ناو ئێرانەوە دەستیشیان خۆش بێ بە شێوەگەرێکە ئەعلامیان کرد بە مردم کە ئەگەر گازە شکاوەرە ئەتوانن لە شامپوی مناڵان، چۆن شامپوی مناڵان شامپوی بەچە مەوادی سوزانەندە مەوادێکە کزەی بێت ئەوانێت یێنێ ئەتوانن کەڵک بەرگرن، بەڵام ئوتنەر ئێژێ هیچ تەسیرێکی وای نییە، تەسیرەکەی منزوری وەسە ئەنازەی ئاوەکە نییە، بەڵام ئەڵێت ئەگەر پێس تووشی مشکل بگۆ پێسە احتمال زەخم یا برینێکی پێش قبلی تریشی پێبێت پێشتریشی پێبێت، ئەو برینە کەسە دیارە ئازارێکی زۆرە چێژێ، بەڵام خۆشۆردن بە ئاو ساون ئەتوانێت یارمەتێت دەریبێت. دوایەوەشە بوو کزەی ناودەم بۆ ناولوت ئەوەی کە غڕقڕەکردن یعنی ئاو بیتە ناودەمتە، بەڵام نەیوەیتە خوارە و تفیکەیتەوە بەرەو دەرە و چەند جار هەم بۆ لوت شۆردن هەم بۆ ناودەم شۆردن ئەگەر ئەو گازگەرە تەسیراتی خۆی بووە
ئەوانە ئەتوانێت کەڵک وەربگرێت. من ئەگەر خولاسەی کەمەوە ئەوەیە کە ئەڵێت کە دووری و نزیکی بە گازەکە تاسیری هەیە، باشترین ڕێگا وەسە دووری خەیتەوە یاخۆتی کەمێ دوورەوە خەیتەوە لێ و کاتێکیش توش ئەوە بوویت کە گازەکە گرتی ئەو گازە ئەبێ چاو بەتایبەت چاو کە زۆرترین ئاسی ئەبینێت کەسە ناتوانێت بینێت حرەکەتی لێ نەبێت. ئەڵێ ئەگەر کەسانێک حاڵیان باشترە ئەو کەسانێک کە تووشی فرمێسک ڕژانن بوو بن ئەوانە دوورەوە خەنەوە یارمەتیان بن بیاونە شوێنێکی ئەمنتر تا ئەو جێگەیشە کە لەو ماوە پرسیارگەرێکە کردیا بۆ قەترەی چاو ئەمانە ئەوەی کە قەترەی چاو نفازولین لە ئێرانە ئەدرگێت لە داروخانەگەریشە پێنوسخا توانی بەدەستی بێری. نفازولین ئەوەیە کە ئەگەر ئەو چاوە تووشی حساسیەتی بێ سوورە و بێتەوە ڕگەرە گەورە بێتەوە بەکارهێنانی نفازولین ئەتوانێت هەر ئەو سووری چاوە ئەو التهابە کەمێک کەمە و کاتەوە بەس حاڵەتێکی دەرمانی نییە. بەڵام باشترینەکەی هەرەوەسە کەسە بە ئاوی سادە یا ئەگەر بوو سرۆم نمەکی لە ئێران هەر بە سرۆم نەمەکی ناسرێ ئەوە بوو بەوەش بیشۆرن ئەوە باشترین جوابە باشترین تەسیراتی هەیە تا ئەوەی کە بەرەو شامپۆی مناڵان یا سرکە یا موادی تر ڕووبێرن بەوانە ئەوە باشترین مینەکانە بۆ دەمولوتیش کەوتم حتممە ئاو بدرگێتە دەمولوت و دوایەوەشە غڕغڕی ناو قڕگ و ئەو ئاوە بۆ دەرەوە بۆ پێسیش کەوتم ئەگەر حاڵەتەکە کەسێکە پێسەکە پێشتر ئەو کەسە توش مشخڵی بەسن زەخمێکی چۆل لەسەر پێسیێ یا سوتاوی بێ دیارە تەسیرات ئەو گاز ڕێژە توانێت زۆر ئازار هەندێ بێ بۆ ئەو یەک نەفەر ئەو کەسە توانێت حەمام کە ئەوش بەس ئاو سابوون دیارە سابوونەکە عزیەتێکان لە پێشەوە بەڵام خلاسی ئەبێت. ئەوە کۆی ئەو بەحسە بوو کە بۆ ئەم بەرنامە ئامادەمان کردو دیارە لەسەر زەخم حتمما هەوڵەدەین لە بەرنامەی داهاتوو یا بەرنامەکانی داهاتوو چۆنیەتی ئەوانەی کە تووشی زەخمی یا زەخم هەڵگرتنە من ناو تەزاهوراتگەرە چۆنیەتی چه جۆرێکە زەخمەکان برینەکان چۆنن چۆن تەداویان کەین چون ساڕیش بنەوە لەسەر ئەوە بەرنامێکتان بۆ دابی نەکەین. لێرەوە هاتیینە کۆتایی ئەم بەرنامەی شەو لەلایەن خۆم و باخی هاوکارانم ماڵاوایتان یەکەم ژیانێکی پێڕ لە تەندروستی و سەرکەوتوو بۆ هەموو لایەکتان بۆ ئاوا دەخوازم بە هیوای دیتمان لە بەرنامەیە.